پیاوێکە بۆ ناوی یوسف بووە کۆمەڵێ شتی زۆری هەبوو ئاژەڵی زۆری بۆ لە دیەکەی ئێمە کاتی خۆی ئیتر 200 ساڵەوە پێش بۆ زیاتر کەمتر لە باوباپیر و ئەم قسەیە هاتووە ئەم پیاوە ئەچێ هەرچی ماڵوشتی هەیە بڵین دەیفرۆشێ مەڕووماڵات کاتێککە دەیهێنێتەوە پارەی ئاسم جاران کاغەز نەبوو دوو ئەسپی پێ ئەبێ هەردوو تایەکەی پارێ یعنی 4 تا پارە هەمووی پارە لیرە وشکوزانە چی بۆ پارەی ئاڵتون ئەوشتانە بوو زی بۆ ئاڵتون بە هەر شتێک بە پارە بۆ کات دووبار دەهێنێتەوە دەچێت لە شوێنێک بە تەنها دەیشارێتەوە بەسم چیە فریا هیچ تاکەی جاری وایە کاتی ئەم پیاوە نەخۆشکە و کاتی مردنی هات دەڵێ مناڵەکانی بردووتی کۆمەڵێک پارەی زۆرم شادۆ 4 بار 4 تای حیوان شاردوومەتەوە هەمووی پارەیە وەرە باش شوێنەکەیتان پێ بڵێن دوای مردن بە خۆتان دەریکەن بەڵام نە خێری لێکرد زاهیرە نە سەدەقەی لێکرد نە مناڵش سوودی لێوەرگرت دەڵێ کاتێککە ڕۆیشت چۆ بەرزاییەک وەستا ئەو یوسفە بە مناڵەکانی وت مناڵەکان کوڕەکانم ئەو بەردەتان بینیوە وتیان بەڵێ باوە ڕێکدای لە عەرز مرد ئەوە نەخوا مەجالی پێ نەدا ئایا پارەکەی شادۆتەوە لە کوێی بەردەکەدایە دەڵێ ئەو ناوە هەر هەمویان تێکدا نیاندۆزیەوە ئایا چەند گوریز چەند مەتر لە بەردەکەوە دوورە چەندێک قوڵە فریای ئەوە نەکەوت ئامۆژگاری بکات فریای ئەوە نەکەوت وەسیەتەکە تەواوکە کەواتە هەوڵی بە قیامەتی خۆت بدە